پەرستاران سەربازێکی ونی کەرتی تەندروستین. ئەوان زۆرترین ئامادەبوونیان هەیە لە نەخۆشخانەکاندا و زۆرترین کات لە لای نەخۆشەکانن. لە مێژووی پزیشکیدا چەندین داهێنانی پزیشکی بەناوی پەرستارەوە هەیە و لە وڵاتانی پێشکەوتوو گرنگی تایبەتیان پێدەدرێ. خۆشبەختانە لە تاوەری تەندروستی سمارت گرنگیەکی زۆر بە تواناکانی پەرستاران دەدرێت و لە دوایین پێشهاتدا پەرستارێکی تاوەری تەندروستی سمارت توانی یەکەم کەس بێت کە درک بە نەخۆشیێکی زۆر دەگمەن بکات و پاشان بە شێوەی توێژینەوەی زانستی بڵاوی بکاتەوە. سامان سەعید ئەو پەرستارەیە کە نەخۆشی کیسی ئاوی ملی دەستنیشان کرد. ئەمەش بە یەکێک لەو هەوڵ و دەرەنجامە باشانەدا دەنرێت کە تاوەری تەندروستی سمارت بۆ گەشەدان بە توانا و دەرخستنی ئەزمونە سەرکەوتوەکانی کەسەکانی ئەنجامی دەدات. بەناوی خۆی گەورە میرەبان، من سامان سەعید محەیدین پەرستاری زانکۆ لە بەشی نەشتەرگەری لە تاوەری تەندروستی سمارت کارەکەم. لێرە لە تاوەری تەندروستی سمارت کارەکان بە شێوازی تیم پێکەوەی ئەنجام ئەدرێن، لە ناوێندا گرنگجێکی تایبەت بە تواناکانی تاک ئەدرێت. بە تایبەت پەرستارانی زانکۆ لە ڕێگەی کردنەوەی خول و ڕاهێنان بۆیان هەڵی بەرەپێشبردنی توانەکانیان ئەدرێت. سەبارەت بە دەستنیشانکردنی نەخۆشیەکە ڕای بەندەوا بوو کە ئەمە کیسی ئاوە لە ملی نەخۆشەکەدا و سوپاس بەخوا ڕای بەندە دەرچوو کە ئەمەش حاڵەتێکی دەگمەنە کە کیسی ئاو لە ملی نەخۆشدا بێت. یەکێکیکە لە جیاکرەوەکانی تاوەری تەندروستی سمارت بنکیدانە بە نێرسەکان. نێرسەکان کۆمەڵێک کەسن کە زۆرترین تەواجودیان لە خستەخانەکانە هەیە، زۆرترین تەواجودیان لە لای نەخۆشەیە، بۆ شتێکی چاوەڕانکراوە کە ئەوان بتوان خزمەتێکی زیاتر بکەن. بە نمونە ئەم توێژینەوەی ئێمە کە بڵاو بۆتەوە بە ناوی نێرسێکەوە ڕۆشتوە کە نێرسەکە خۆی یەکەم کەس بووە تەشخیصی حاڵەتەکەی کردووە و خۆشبەختانە ئێمە تەشجیعمان کردووە و خۆشی هەستاوە بە کۆکردنەوەی داتاکان و بڵاوکردنەوەی توێژینەوەکە لەسەر ئاستی جیهانی کە ئەمەش بە وەرچەرخانێکی تری تاوەری تەندروستی سمارتدا ئەنرێ کە توانای شاراوەکانی نێرسەکان و تواناکراوەکانی نێرسەکان بەدەرکەوتووە.